شێشەمان ئەوەیە ئەم قەپانە ئەڵێ ئەبێ باری قەپانی بارکەن 10,000 ژمان لێ سەنیە و باری قەپانیش لە هەموو دنیا 3,000 ئەڵێ دەتان لێ سەنین و ئەبێ باری قەپانیش بارکەن بەس ئەم خەتەشە هیچ خەتیکە نییە 5 خەتا بەس ئەم خەتە ئێرە ئەڵێ ئەبێ باری قەپانی بارکەی 10,000 بدەی کولی تەنێکش زیاد بارکەی 50,000 زیادە سنن ئێمە اتفاقا کرد لەگەڵ ماچوونە مەحافەزە خۆ شخصی خۆ چوومە مەحافەزە اتفاقا لەگەڵ ماکرد ئەگەر بۆ ئالەساز بۆمان چاکەن هەتا ئێستای جوابیان لێمان نەداوەتەوە وتمان کاکەن بە قەپان بێ بە قەپان بارەکەن کێشەمانە بەس معقول نییە لە هەموو عێراقا 3,000 دینارە قەپان لێرە 10,000 دینار لێ مازن بارەڵگەری گەورە 20,000 دینار وەرەگرن ئێمە قەپانەکەیە با لە هەموو دەواازە دای بنا بە 3,000 مەمنونین بەس ئێمە بەس لە تازە و لێرانە هەیە فقط لە یەک جیتر نییە لە تازە بەدەی و بە وەزن بارەکە چۆنە بێ کاکە بە وەزن بارەکەم 3,000 دەم وەک کوردستان ئەو تڕێلەیە لە قوشتە بە 3,000 داوە لێرە 20,000دا بۆ سەبەب ئەم قەپانە کۆمەڵێ مافیایی خۆتەوە و بڕایەوە قەپانی قەپان حکومی بێ ئەمە قەپانی ئەهلیە فەرموو بە پێچا خۆتان نەزەرکەن مۆزەفێکی لێردا شەق لە تاگەرەدا چ شخصی هەیە بۆ حکومەتەم پارەی خڕکاتەوە چی هەیە بۆ حکومەتەوە دڵسۆز بێ بچە لە تانکەر بدا یا لە سارە بدا بزانە باریت یان نا بۆ حکومەت پارە خڕکاتەوە ئەمە ئەسڵەن شخصیە مەدەنیە دێ لێرە بە هەوەس خۆی سعرە نادەبانم قەپانە